بسم الله الرحمن الرحيم. سڵاوی خۆی پەروەردگارتان لێبێت، دایکانی ئازیز و خۆشەویست، خوشکە ئازیزەکانمان، خۆشحاڵین لە خزمەتتانین بۆ چەند ساتێک لەسەر ئەرک و بەرپرسیارەتی دایک لە خێزاندا لە کۆمەڵگەدا. خۆی گەورە ئینشاءالله هەموو لایەک سەربەز و سەرفراز و موەفەق بکات و باشە و باشیمان و چاکەمان بە نسیب بکات. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەناوی خۆی پەروەردگار سوپاس و ستایش بۆ خۆی پەروەردگار و سڵاو و درود بۆ ڕۆحی پاکی پێغەمبەری نازدار. سوپاس بۆ پەروەردگاری جیهانیان کە نیعمەتی ئیسلام دینداری بۆ خواژیان و بۆ خوا سوڵحانی پێبەخشین، و سپاس بۆ خۆی پەروەردگار کە پلەی بەرزی دایکایەتی بەنسیب کردوین و لە خۆی پەروەردگاری جەپاڕینەوە هەر خوشکێک تا ئێستا نیعمەتی دایکایەتی پێ نەبەخشیوە، خۆی پەروەردگار ئینشاءالله ئەو نیعمەتەی پێ ببەخشێت و دۆعای ژیانێکی بەختەوەر و تەندروست ئینشاءالله بۆ سەرجەم ئافرەتان و سەرجەم خوشکان و سەرجەم کچانمان خۆی گەورە ئینشاءالله ژیانێکی هاوبەشی پڕ لە بەختەوەریان بەنسیب بکات. خوشکە ئازیزەکانم، ئەوەی کە ئێمە گرنگە تیشک بخەینە سەری و لە سەری ڕاوەستین پەروەردەی منداڵە و ئەرکی دایکایەتیە کە لە سەرشانی دایکانی ئازیز و خۆشەویستە. پێویستە ئێمە بزانین لە پەروەردەی منداڵە لەو ئەرکە پیرۆزەدا ئەرکی دایک چییە. هەروەک لای هەمووان ئاشکرایە ئەرکەکان چەند جۆرێکن. پەروەردە بە خێوکردن، فێرکردن. بزانین جیاوازی لە نێوان پەروەردە لەگەڵ بەخێوکردن لەگەڵ فێرکردندا چییە. هەر تایبەتمەندی مرۆڤ چییە لە ئەرکی دایکایەتیە. واتە من کە ئەڵێم من ئینسانێکم، من مرۆڤێکم، لە پاڵیشیا من دایکم، جیاوازی ئەم دایکە چییە لەگەڵ دایکانی تری بوونەوەرەکانی ترە. هەمومان ئەگەر بە وردی سێری دەوروبەری خۆمان بکەین کە ئەڵێن ئینسان بوونەوەرێکە، جیاوازی لەگەڵ بوونەوەرەکانی تر لە چیدایە؟ لەوەی کە خاوەنی عەقڵە، خاوەنی ئیختیارە و خاوەنی هەدەف و ئامانجە کە بە عەقڵەکەی دیاریەکە و خاوەنی پەیامە، خاوەنی بەرنامەیە، خاوەنی مەنهەجە. ئەگەر سیرەکەین لە حەیوانەتەکانی تریشا دایک هەیە، زۆر بۆ پەرۆشە بۆ بەخێوکردنی مناڵەکەی، بۆ دابینکردنی پێداویستیەکەی، بۆ ئەوەی شوێنێکی ئەمنی بۆ دابین بکە. لەو هەفتەی ڕابردووە وا ڕێکەوت یەک دوو ڕۆژ سەفەرێکی خێزانیمان هەبوو بۆ دەرەوەی هەولێر، تا هاتینەوە سیرەکەین لە سوچێکی حەوشەکەمانە کە تەشتێکی تیابوو، پشیلەیەک
کردبووی بە شوێنی مەئمەنی خۆی بەچکەی بوو. ئەم پشیلەیە لەو دوو ڕۆژەیە فرسەی هێنا بۆ ئەم ماڵێکی چۆڵە کەسی لێ نییە شوێنێکی ها بە شوێنەوەیە گەڕاوە لەو گەڕەکەیە شوێنێکی ئەمن بدۆزێتەوە بۆی لەوێدا کە ئەبێتە خاوەنی مناڵەکانی بپارێزێت. مێوێکیشمان هەیە دیارە گەڵای مێوەکە وەری بوو سیرمان کرد بە گەڵای مێوەکە ئاواش شوڕایەکی دروست کردبوو بۆ منداڵەکانی شوڕایەکی دروست کردبوو. تا ئێستش هەر لە شوێنی خۆیانە نەجوڵاون سێریانەکەم جارجار منیش هەستی دایکایەتیم و سۆزم بەرامبەر بە پشیلەکە ئەجوڵێ هاوکاری یەکەم لە بەخێوکردنی مناڵەکەیە ئەچێتە دەرەوە دیارە شتێکە خوات و بۆی شیری هەبێت بێت بیدا بە بەچکەکانی خەریکە بەچکەکانی وردە وردە گەورە ئەبن. ئەمە مناڵەکەی بەخێو ئەکات گەورەی ئەکات پەروەردەی دوای ماوەیەک لەوانەیە هەر یەکەیان بەلایەکە بڕۆن خۆ من پشیلەم نەبینیوە هەتایە کۆمەڵێ بەچکەی بەدواوە بێت هەر حیوانێکی تر بگرە. کەواتە ئەوەش دایکە ئەرکی دایکایەتەکەی تا قۆناغێکی دیاری کراوە تا ئەوەی مناڵەکەی بتوانێت لەسەر خۆی پێی خۆی بوەستێ و بجوڵێ و خۆی پچێ خواردن بۆ خۆی دابین بکە. بەڵام ئینسان مرۆڤ تایبەتمەندی تری هەیە جیاوازی تری هەیە لە هەر یەک لەو ئەرکانەی کە پێی ئەسپێرێت. ئێستا تۆ ڕۆڵی دایکت هەیە یەکێکی تر ڕۆڵی باوکی هەیە هەر یەکە بە پێی ئەو ڕۆڵی کە خۆی گەورە پێی ئەسپێرێت ئەرکێکی دیاریکراوی هەیە. کەواتە من کە دایکم ئایا تەنها بەخشینی سۆز و خۆشەویستی بۆ پەروەردەکردنی مناڵەکەم کافیە؟ تەنها دابینکردنی خۆراک و بەخێوکردنی کافیە؟ و تەنها پاک و خاوێنکردنی کافیە؟ نەخێر. ئەبێ ئاگادار بین بەتایبەت ئەمڕۆ کە سەردەمێکی زۆر جیاوازە. ئەمڕۆ سەردەمێکی جیاوازە بۆیە ئەرکی دایکەکان قورسترە. کەواتە ئێمە وتمان پەروەردەمان هەیە بەخێوکردنمان هەیە فێرکردنمان هەیە. زۆر جار منداڵێک لە خێزانێکا بەخێو ئەکرێ و تەنانەت بۆ فێرکردنیشی هەموومان بە چاوی خۆمان ئەبینین کە زۆربەی خێزانەکان بۆ ئەوی مناڵەکانیان فێری خوێندن و خوێنەواری و نووسین بن هەموو سەختیەک بۆ خۆیان قبوڵەکەن لە دەمی خۆیان نەگرنەوە ئەیدەن بە قوتابخانەکان ئەیدەن بە قوتابخانەی ئەهلی ئەینێرێتە دەورە و هەموو هەوڵێکی ئەوەیە لە ڕووی فێرکردنەوە منداڵەکەی چی بکات دەعم بکات پێی بگەێنێت. بەڵام ئێمە بزانین تەنها فێرکردن بە تەنها کافی نییە. ئایا ئەو هەوڵ و ماندووبوونەی کە ئەیدەین بۆ ئەوی مناڵەکەمان بچێتە قوتابخانە بەیانی زوو لە خەوهەڵی ئەسێنی بۆ ئەوی لە قوتابخانەکەی دوانەکەوێت ئایا لە پەروەردەکەشە هەمان جەختمان هەیە هەمان تەئکیدمان هەیە هەر ئاوا خۆمانی بۆ ماندووەکەین؟ ئایا لە جێبەجێکردنی فەرائیزی دینیە هەمان تەئکیدمان هەیە لەسەر مناڵەکەمان؟ چونکە لە پەروەردەکردنە چەند شتێک ڕۆڵی سەرەکی هەیە. یەکەم عەقیدە و بیر و باوەڕ. تۆ خاوەنی چه عەقیدە و بیر و باوەڕێکی ئەمە کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر چەمکی بیرکردنەوەی تۆ لە پەروەردە و فێرکردن. اللهم صل وسلم على سيدنا وقائدنا وحبيبنا محمد. ئایا ئێمە وەکو دایکەکان چەند دەتوانیومانە سومبولە گەورەکان سومبولە ئاینیەکان کە گەورەترینیان پێغەمبەری نازداری
ئیسلامە سەڵات و سەلامی خۆی لەسەر بێت بناسیێنین بە مناڵەکەمان واتە شارەزای کەین بە سیرەی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خۆی لەسەر بێ بە ژیانی پێغەمبەران بە ژیانی یارانی پێغەمبەر سەحابیەکان بە ژیانی سەحابیات ئەمە گرنگە ئایا کردومانەتە خەمی خۆمان وەکو دایک ئەمڕۆ ئەلحەمدولیلا جوڵەیەکی باشە بینم 2 ساڵە بە تایبەتی پرۆژەکانی بەهای فەرموودە پرۆژەکانی لەبەرکردنی سوورەتەکانی قورئانی پیرۆز پرۆژەکانی شارەزابوون لە قورئانی پیرۆز خول و دەوراتەکان لەسەر شارەزابوون لە ئیسلام لە دین لە قورئان چەند دەتوانیمانە پاڵپشتی مناڵەکانمان بین بۆ ئەوەی بەشدار بن لەمەیە دڵنیام زۆربەی دایکان پاڵپشتێکی بەهێزی مناڵەکانیانن لە چییە؟ لە چوون بۆ قوتابخانە لە فێربوونی دەرسەکانی قوتابخانە لە هاوکاریکردنی مناڵەکانیان لە دابینکردنی پێداویستیەکانی قوتابخانە بەڵام ئەمە ئەچێتە بواری فێرکردنەکە بواری پەروەردەکە زۆر گرنگترە لە پێشترە بەپی ئەو عەقیدە و بیر و باوەڕەی کە هەمانە خوشکانی عەزیز ئەگەر ئەمڕۆ ئێمە ئەبینین سەر لە شێواویەکەیە ئەگەر ئەبینین دیاردە نامۆکان زۆر بوون پەرەیان سندووە ئەگەر ئەبینین دیاردەکانی کە لەگەڵ واقعی کۆمەڵایەتی ئێمەیە لەگەڵ واقعی خێزانی ئێمەیە یەک ناگرێتەوە زیادیان کردووە واتە پێشتر حاڵەت بوو ئێستا بۆتە دیاردە لە زۆر شوێن هەیە ڕاستەوخۆ پەیوەندی بە چیەوە هەیە پەیوەندی بەو ژینگەوەیەوە هەیە کە تا ڕادەیەک بۆتە ژینگەیەکی معریفی واتە ڕۆشنبیری بۆچی بۆ خێزانەکان بۆ تاکەکان بۆ مناڵەکانی ئێمە کەواتە ئەلێرەیە ئەبێ بوەستانێک بکەین ئێمەش پێویستە دایکان ئاستی ڕۆشنبیری معریفی زانستیان تا چه ئەندازێ تا چەندە ئەتوانن لەگەڵ ئەو گۆڕانکاریانەیە هەنگاو بنێن تا چەند ئەتوانن ئەمانیش وریابن چونکە سیرکە ناسینی بەهاکان و ناساندنی بەهاکان زۆر گرنگە تۆ چۆن بەهاکانە ناسی پێوەری ناساندنی تۆ چۆن ئەڵێ ئەمە بەهایە ئەمە بەها نییە ئەمە ڕەوشتێکی پەسەندە لای من ئەمە ڕەوشتێکی ناپەسەندە بەچی پێوانە چییە تۆ ئەچیتە لای سەوزە فرۆشێ میوە فرۆشێک چەند ئاسنێکی داناوە یەکێکی کیلۆیە یەکێ 2 کیلۆیە یەکێ 3 کیلۆی وانە بۆ پێوانەکردنی شتەکان کەواتە ئەبێ بزانین پێوانەکردنی بەهاکان لە کۆمەڵگێدا لە خێزاندا چییە ئێمە وەکو کەسانێکی خاوەن باوەڕ کەسانێکی ئیسلامی کەسانێکی موسڵمان میزان ئەو میزانەی یا ئەو قیاسەی ئەو پێوەرەی کە ئێمە بەهاکانی ئەپێوین چییە شەریعەتی خوای پەروەردگارە بەرنامە و یاسای خوای پەروەردگارە ئەوەیە کە لە قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلمدا هەیە ئەوەی کە لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەیە ئەوەی کە قەول و فعلی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەی کە عەقیدە و باوەڕ و تێگەیشتنی ئێمەیە لە شەریعەتی خوای پەروەردگار کەواتە من بەها بەمە ئەپێوم ئەوەی کە بۆ من ئاسانە دیاری کراوە ئەوەی لە بەرنامەی ئیسلامدا نەهی لێکراوە کەواتە لە بەها دوورە ئەوەی کە ئەمری پێکراوە ئەوە بەهایە ئەبێ دەستی پێوە بگرم کەواتە بۆ دایک زۆر گرنگە بزانێ بە پێی عەقیدەکەی بە پێی بیر و باوەڕەکەی
بەهاکە چییە؟ کەواتە ئاستی سەقافی و ڕۆشنبیری دایکەکە زۆر گرنگە. ئەمڕۆ کەوتمان کێشە کۆمەڵایەتیەکان زیادیان کردووە، زانی بۆ نمونە ئەڵین ئێماڵین خەتای بەرنامەی تەلەڤیزیۆنیە، خەتای دراماکانە، خەتای تەکنۆلۆژیایە، خەتای سۆشیال میدیایە. ئەزانی بۆ خەتای ئەمەیە؟ لەبەرەوەی کۆمەڵێ شت وەکو بەها پیشانی گەنجەکانی ئێمە ئەدرێ، پیشانی ئافرەتانی ئێمە ئەدرێ کە لای ئێمە بێبەهایە. ئەوەی کە بەهایە لای ئێمە خەریکە بەهۆی کۆمەڵێ بارودۆخەوە کە لە سەروتریشیانە توانین بڵین بارودۆخی سیاسی ون بووە. بۆ نمونە سیرەکەی ئەو ئافرەتەی کە زیاتر خۆی ڕوو تەکاتەوە، کە زیاتر دەرەکەوێت، کە ئەڵێن بە ناوی مۆدێل، کە ئەچیتە سەر ئەکاونتەکەی فەیسبووکەکەی، نازام تیکتۆکەکەی، ئینستاکەی، سیرەکەی لایکی زیاترە، فۆڵۆی زیاترە. کەواتە خەڵک وازانێ ئەمە بێتە تعبیرەوەی کە وەڵا ئەمە شتێک کە لای ئێمە بێبەهایە خەریکە بێتە بەها لای خەڵک. شتێک کە لای ئێمە بێبەهایە بێتە بەها لای خەڵک، ئەبێتە بەها لە موجتەمەعە. تا چەند ساڵ پێش ئێستا ئافرەت پێ عەیب بوو لە سۆشیال میدیا دەرکەوێت، کەچی ئێستا بەڕووتی دەرەکێ و شانازی پێوە دەکا. تا چەند ساڵ پێش ئێستا ئافرەت نەچوو باسی تایبەتمەندی خۆی بکات لە کەناڵێکی ڕاگەیاندنە، کەچی ئێستا بە شانازیەوە چێ باسی دەکا. وە زۆر شتی خراپتریش کە ئێمە ئەڵێن لە عەقیدە و بیر و باوەڕی ئێمەیە حەیا شوعبەیەکە لە ئیمان، بەشێکە لە ئیمان، ئەبێ ئەمە ڕەنگ بداتەوە لە ناو خێزانەکانە، لە پەروەردەی دایکەکانە، لە پەروەردەی باوکەکانە. کەواتە کە سەیری ئەم وەزع و بارودۆخە ئەکەین، ئەوجا دەزانین قورسایی سەرشانی دایکەکان زۆرتر بووە. بۆچی؟ چونکە ئەمڕۆ تۆ تەنها ڕێنیشاندەر و ڕێبەر و مامۆستانی بۆ کچەکەت یا بۆ کوڕەکەت، کۆمەڵێ شتی تریش هاتووەتە ناوەوە. ئەگەر تۆ زاڵ نەبی بەسەریە، لەوانەیە کوڕەکەت لێ بسەندرێت یا کچەکەت لێ بسەندرێت یا تەسلیمی واقعێک بێت کە بە دڵی تۆ نییە. کەواتە پاراستنی مناڵەکەت و ڕێنماییکردنی بۆ سەرکەوتن، گەیشتن بە سەرکەوتن، ئەمڕۆ ئەرکێکی پیرۆزە و ئەرکێکی قورسیشە. و قورساییەکەشی ئەکەوێتە سەر خێزانەکە، لە خێزانیشە ئەکەوێتە سەر دایک، باوکی شەر پشکێکی زۆری بەرەکەوێ. الرجال قوامون على النساء. ئەمە ئەوەیە پیاوانیش لە ئەمڕۆیە ئەبێ چاوەکانیان ورتر ببینێ، وریاتر بن، ڕووناکبیرتر بن و بزانن بە چ شێوازێک پێویستە مامەڵە لەگەڵ کچەکانیان لەگەڵ کوڕەکانیانە بکەن. کەواتە ئەو قەوامەیە یعنی بەرپرسیارەتی زیاتر، یعنی مەسئولیەتی زیاتر، یعنی ئەرکێکی قورستر. لێرە بۆمان دەرەکەوێت کە ئاشنایەتی دایکان لەگەڵ خۆیان، لەگەڵ پێگەکەیان، لەگەڵ پێویستی ڕۆشنبیرکردنی خۆیان زیاتر و زیاتر ئەبێت. بەڵام زانین چۆن دایک دەتوانێت خۆی بناسێنێت. ئەمڕۆ دایک کەوتووەتە ناو شەڕێکەوە کە بە شەڕی شکۆمەندی ناسراوە. شەڕی شکۆمەندی واتە پاراستنی شکۆی خۆی، شکۆی خێزانەکەی، شکۆی داهاتووی و کەڕامەتی خۆی و خێزانەکەی و کۆمەڵگەکەی. کەواتە ئەرکەکە پیرۆزە و قورسیشە. خاڵێکی تر لەم شەڕی شکۆمەندیەیە کە
ئێمە کەوتونەتە ناو دنیایەکی جەنجاڵەوە، دنیایەکی زۆر زۆر جەنجاڵ، دنیایە کە زۆر شت حکومەکا بە سەرمانە و ئەمڕۆ جارانەیانوت بەهۆی جیهانگیریەوە یا عەولەمەوە دنیا بۆتە لادەیەکی بچووک. ئێستا نەک بۆتە لادەیەکی بچووک، بۆتە سەفحەیەکی بچووک، لاپەڕەیەکی بچووک لەسەر موبایل و ئەکاونت و ئامێرە ئەلکترۆنیەکانی دەستی تاکتاکی خێزانەکان. زۆر جار کە ئێمە ئەچینە زۆربەی ماڵ ناو خێزانەکانەوە هەمووی لە پاڵ یەکا دانیشتووە، نمونەی زۆرمان هەیە، بەڵام هەر یەکە ئامێرێکی ئەلکترۆنی بەدەستەوەیە لەگەڵ دنیای دەرەوەی خۆیان لە پەیوەندیایە، بەڵام لەگەڵ ئەوەی کە لە تەنیشتی خۆیان دانیشتووە چه هاوسەرەکەیەتی، چ کچەکەیەتی، چ کوڕەکەیەتی، چ مناڵەکەیەتی پەیوەندی نییە، قسە و باسی نییە. ئەمە مەترسیەکی گەورەیە. ئەبێ دایکان یعنی بەڕاستی لەسەری بوەستن، ڕێگە نەدەن، ئەرکی دایکە هاوسەنگی پەیوەندی خێزانەکان بپارێزێت، چونکە بە پاراستنی هاوسەنگی خێزانی، بە پاراستنی بەها باڵەکانی کۆمەڵگەکەت، ئەو بەهایانەی کە سەرچاوەیان لە عەقیدە و بیرروباوەڕی ئێمەوە گرتووە، ئەتوانی دەرگای سەرکەوتن بکەیتەوە بەڕووی مناڵەکەتە، بەڕووی کچەکەتە، بەڕووی کوڕەکەتە، بەڕووی خێزانەکەتە. ئەینا لەم جەنگەیە کە جەنگی شکۆمەندیە شکۆکەت ئەڕووخێ خوا نەخواسە. خاڵێک کە زۆر زۆر گرنگە ئەبێ هەموو شتێک لە کاتی خۆیان بکری، ئەوەی کە پێویستە لە کاتی خۆیان بیکەی، نابێت زەمەنی بەسەراتێ بپەڕێ کە ئەمەش بە پێی قۆناغەکانی گەشەی منداڵ گرنگە تۆ لەگەڵ ئەو قۆناغانە لەگەڵی بڕۆی. بۆ نمونە ئەوە بە پێی فەرمودەی پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم مناڵ تا 7 ساڵی هیچی لەسەر نییە، ئازادە، بەڵام لە 7 ساڵ بەدواوە ئەرکی ئێمەیە، ئەرکی دایکە. ئەوە هەرچەند هەمومان قەناعەتمان وایە کە ئەرکی پەروەردەیی دایک لەو کاتەوەی کە مناڵ لەسکی دایکایەتی دەستی پێکردووە، خۆشی، ناخۆشی، دڵخۆشی، دڵ ناڕەحەتی دایکەکە کاریگەری هەیە لەسەر منداڵەکەی. پاشان ئەچێتە سەر قۆناغی ئەوەی کە بەخێوی ئەکا، ئەو زمزمانەی کە دایک لە کاتی خەواندنی مناڵەکەیە بە زمان ئەیهێنێ، کاتی خۆی پێمانەوت لایلایە. یعنی لایلایە چی بوو؟ مناڵ ئاشنا ئەکرا بە چی؟ بە وشەی پیرۆزی شایەتومان. ئێستا ئەوە لەسەر زمانی دایکەکان هەیە، وەڵام من ئێستا ئەبینم دایکەکان ئەچن موبایلەکەیان ئەخەنە سەر مۆسیقایەک دایەنێن بۆ مناڵەکەیان، ئەڵێن با بەو مۆسیقایە بخەوێ. ئەزانن ئەمە کاریگەری سلبی هەیە لەسەر مێشکی منداڵەکە، چونکە مۆسیقا لە ئیسلامە حرامە. کەواتە ئەبێ ئێمە بزانین دایکەکە بەهاکان بناسێ، معروفەکان بناسێ، چاکەکان بناسێ، منکەڕەکانیش بناسێ، ئەوانەی کە نەهی لێکراوە، بۆ ئەوەی بزانێ چی فێری مناڵەکەیەکە، مناڵەکەی لەسەر چی گۆشەکە و چۆن پەروەردەیەکە. خاڵێکی تر کە زۆر گرنگە، هەمومان مناڵمان هەبوو ئەزانین، سێرەکەی مناڵەکە کە ئەگریە کە دایکی باوەشی پیاکاچێتە باوەشی دایکی بێدەنگە بێ. بۆچی؟ لەبەرەوەی هەز بە ئاسوودەیی، هەز بە ئارامیەکە لە باوەشی دایکی. ئەم ئاسوودەی و ئارامیە تا چەند ساڵ لە تەمەنی مناڵەکە ئەمێنێتەوە لە لای؟ ئایا ئێوە هەستان پێ نەکردو ئێستا مناڵەکانتان
وای لێ هاتووە لە جیاتیەوەی بێت لە باوەشی تۆ هەست بە ئاسوودەیی بکات کاتێ لە تۆ دوورەکەوێتەوە و ئامێرە ئەلیکترۆنیەکەی بەدەستەوەیە بەوە دڵخۆشترە کە ئەمە مەترسیەکی گەورەیە کاتێک ئامێرەکەی بەدەستەوە گرتووە و لە سوچی قەناعەتی گرتۆ خەریکی یوتیوب و نازام چی و چییە کەواتە گە دایکەکان وریانە بن بەدەستی خۆیان ئەرکی پیرۆزی دایکایەتی خەریکە لە خۆیان دوورەخەنەوە. خوشکە ئازیزەکانم، خاڵێک کە زۆر زۆر گرنگە پەروەردە بە کردارە نەک بە گوفتار. ناکرێ دایک یا باوک بە مناڵەکەی بڵێ درۆمەکە خۆی درۆ بکات. ناکرێت فێری لێبوردەیی بکات بەس خۆی لێبوردە نەبێت. بڵێ لێبوردە بە بەس خۆی لە کەم و کوڕی مناڵەکەی و کەم و کوڕی دەوروبەرەکەی چی لێبوردە نەبێت. نابێت بە مناڵەکەی بڵێ تووڕەمە بە خۆی تووڕە بێت. نابێت بە مناڵەکەی بڵێ گوێن مەدەخ بەڵام خۆی بە زمانی بیهێنێت. نابێت بە مناڵەکەی بڵێ قسەی ناشرین مەکە خۆی بیکات. نابێت بە مناڵەکەی بڵێ دەنگ بەرز مەکەرەوە خۆی بەرزی کاتەوە. نابێت بە مناڵەکەی بڵێ احترامی باوکت بگرە بەس خۆی نەیگرێ. ئەو دایکانە گەورەترین هەڵە ئەکەن کە خۆیان ڕێزی هاوسەرەکانیان ناگرن چۆن نەتوانن تەوسیە بکەن بە مناڵەکەیان بڵێن ڕێزی باوکت بگرە. کەواتە پەروەردەکردن بە کردارە نەک بە گوفتار. ئێستا ئەو پەروەردەیە مامۆستا پەروەردەیەکەیە، مامۆستای قوتابخانەیە، مامۆستای خولەکەیەتی، دایکەکەیە کە یەکەم مامۆستای منداڵەکەیە. ئەمە خاڵێکی تر کە باسم کردوتم لە قۆناغەکانی تەمەنە جیاوازەکانە. تۆ لە پێشۆ لە تەمەنی 2 ساڵی 3 ساڵی 4 ساڵی ها مناڵەکان ئەو شتانە لە تۆ فێرە بن کە تۆ بە زومان هێناوتە، کە تۆ لە ماڵەوە بەکارت هێناوە لێی وەرگرتووی. بەڵام کە چووە قۆناغی ئەوەی کە بوو بە 7 ساڵ ئەبێت تۆ وەکو بەها لە دڵیا بیچەسپێنی. بەڵام پێشتر لە تۆی وەرگرتووە. درۆ نەکە، باسی کەس نەکە، غەیبەت نەکە، فیتنەیی نەکە، لێبوردە بێت، بەخشندە بێت. ئەبێ مناڵەکە تۆی بینی بێت لەو شتێک کە هەتە بەشێکیە بەخشی بە فەقیر و هەژار. ئەبێ تۆی بینی بێت کە کەسێک هەڵەیەکی بەرامبەر کردووی هەنایەی دیسان تۆش خوێی پیاکەی بەڵکو هەوڵە دەی چی لێ بکەی کەپتیکەی. کەواتە مناڵەکە خۆی کە لە خێزانەکەیایە لە قوتابخانەیەکایە. مامۆستاکانی کێن؟ دایکێتی باوکێتی ئەوانەی کە هاتوچۆیەکەن گەورەترینیان بەهێزترینیان دایکەکەیە. دوایی کە چووە تەمەنی 7 ساڵی ئەم شتانەی بینیوە ئەوجا تۆ گەیشتۆتە تەمەنێک عەقڵی تۆزێ گەشەی کردووە تێ ئەگات ئەمجا وەکو بەها لە دڵیا ئەی چەسپێنی ئەڵێ ئەمە بەهایە لای ئێمە، ئەمە لای ئێمە گرنگە، ئەمە عەقیدەکەمان پێمان ناڵێ، ئەمە پێغەمبەرەکەمان تەوسیەمان پێەکە. ئەوجا فێری ئەەکەی لە ئەو فەرمودانەی کە ئاسانن شمولی ئەوەکە ئادابەکانی هەڵس و کەوت، ئەو ئادابانەی کە پێویستە مناڵ لە کاتی نان خواردنە، لە کاتی تەواوبوونی نان خواردنە، لە کاتی چوونە دەرەوە لە ماڵ، لە کاتی مزگەوت، لە کاتی سەفەر، هەموو ئەمانە ئێمە هەمانە و لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم وەرمان گرت و الحەمدولله ئێستش لە زۆر شوێن بۆتە مەنهەج و بۆتە کتێب. خاڵێکی تر کە زۆر گرنگە هەمومان نەزانین کە پەروەردەی ئەخلاق وتمان هەل لە مناڵی و مناڵەکە وەریەگرێ، بەس لە 7 ساڵیەوە ئەبێ دایکەکە کاتێکی خۆی تەرخان کا بۆ مناڵەکەی ئەخلاقی پەروەردە بکات.
جاران مناڵیان لە 6 ساڵیەوە ناردە قوتابخانە. بەس ئێستا مناڵەکە چی؟ هەر لە 4-5 ساڵیەوە ئینێرنە ڕەوزە و ئەوە هیچ. ئایا تۆ تەنها بە ڕەوزە و قوتابخانە ئیکتیفاکەی بۆ ئەوی مناڵەکەت مناڵێکی سەرکەوتوو بێ؟ ئایا هەرەوە کافیە بە تایبەت بەو مەنهەج و دەرس و دیراسەی کە ئێمە هەمانە؟ ئەمساڵ هەموو گۆڕانکاریەکی مهم کە کردیان چیان کرد؟ هاتن حیسەی 2 دەرس کەم کراوەتەوە، یەکیان عەرەبی یەکیان ئاینە. باشە عەرەبی کە ئەگەر مناڵ بیخوێنێ زیاتر تۆزێ دوایی فێری تێگەیشتن لە قورئان و فەرموودە ئەبێت. ئاینیش کە تێیدا هەندێ ڕەخڵس و کەوت و ئاکار و ڕەوشت و ئایەت و حەدیث فێرە بێ. ئەمە هەموو چاکسازیە پەروەردەیەکە بووی کە لە مەنهەجی پەروەردەی حکوومەتا کراوە. کەواتە ئەو دەسەڵاتە لە زۆر شتا جێی متمانە نییە. کەواتە من ناتوانم بۆ پەروەردەی مناڵەکەم متمانە تەنها بەو قوتابخانەیە یا ئەو ڕەوزەیە بکەم کە مناڵەکەمی تێچێ. بێ خۆشم لە ماڵەوە لە سەنتەرە فێرکاری پەروەردەیە ئیسلامی و ئاینیەکان بێم تەواوکاری فێرکردن بم کە بابەتی پەروەردەکردنە. خاڵێک کە زۆر گرنگە خوشکانی عەزیز، دایکانی خۆشەویست، ئێمە ناتوانین پەروەردە بڵین ئەوە لەپڕ هەموو شتێک فێری مناڵەکەمانەکەی. بەڵکو هەروە گوتم پەروەردە وە پێگەیاندن و تێگەیاندن بە پلەبەندیە. ئەوە لە پێشەوە کە لە ناوسکی دایکایەتی دوایی تا ئاگاتە لە تەمەنی وردە وردە قۆناغ بە قۆناغ، قۆناغی 7 ساڵی تەواوەکە، دوایە چێتە قوتابخانە، دوایە چێتە قۆناغێکی تر کە یەکێکە لە قۆناغە هەرە گرنگەکانی ژیانی مرۆڤ، قۆناغی هەرزەکاریە. واتە مامەڵەکردن لەگەڵ هەرزەکار بە چ شێوازێکە. قۆناغێکی زۆر ورد، زۆر هەستیار، پێویستی بە وردبینی و بە هەستیاریە. واتە ئەبێت دایکان و باوکان وە بە تایبەت ئەمڕۆ لە سەردەمی گەشە سەندینی تەکنۆلۆژیا، لە سەردەمی بچووکبوونەوەی دنیادا سەیرەکەی لە ڕێی درامایەکەوە، لە ڕووی لەقتەیەکی تیکتۆکەوە، لە ڕووی لەقتەیەکی ئینستاگرامەوە مناڵەکە شتێک فێرە بێ کە لای تۆ زۆر ناپەسەندە. لەو کاتا چۆن مامەڵەی لەگەڵاکەی بە هەڕەشە و گوڕەشە و توندوتیژی و ئەوە نەخێر. ئەبێ زۆر بە ئارامی تێی بگەیەنی کە ئەمە لای ئێمە بەها نییە، بەها باڵاکان لای ئێمە شتێکی ترە. ئەبێ بیناسێ، بەها باڵاکان بناسێ، هەر کە خۆی بینی یەکسەر لێی دوورکەوێتەوە، نەک بەرەو ڕووی بڕوات. ئەزانی هۆکاری ئەمڕۆی کێشە و گرفتەکانی لە بینی منداڵەکان و خێزانەکانیان بۆ ئەم شتانە ئەگەڕێتەوە. هەر ئەوەندە ئەزانین لە فڵان شوێن کچێک بەدەستی براکەی کوژرا، کچێک بەدەستی باوکی کوژرا. ئەمانەتان زۆر بینیوە لە کەناڵەکانی ڕاگەیاندن لە سۆشیال میدیا. ئەزانی هۆکارەکە چییە؟ کچەکە لە دراماکەوە، لە فلیمێکەوە، لە بەرنامەیەکەوە فێری شتێک بووە، لەو درامایە ئەو شتە شتێکی باشە، بەڵام لای ئێمە ناپەسەندە، لای ئێمە نائەخلاقیە. دەوەرە دایک باوک فێری کە ئەمە تۆ ئەڕوخێنێ، کەڕامەتی تۆ ئەڕوخێنێ، شکۆی تۆ ئەڕوخێنێ، لەگەڵ شکۆی تۆ خێزانەکە تا یەک ناگرێتەوە. لەو ڕۆژانە چیرۆکێکم خوێندەوە، ئەڵێ من هەموو جارە نەسیحەتی قوتابیەکان مەکەم، ئەڵێم سوپاسی خوا بکەن زەمانێک بوو مەمنوع بوو، نەیانەهێشت، ڕێگر بوون لەوەی کچ بچێتە قوتابخانە. ئێستا کچ متمانەی پێ ئەکرێت. لە ساڵی 1925 بە دواوە کچ وردە وردە چۆتە قوتابخانە، دوایی زیاتر گەشەی کردووە. ئێستا سەیرەکەی
ئەلحەمدولیلا ڕێژەی کچان لە خوێندنە زیاتر لە کوڕان خەریکە ڕێژەی کچان لە خوێندنی باڵایە زیاتر بوون لە کوڕان بەڵام لێرەیە خاڵێکی تر زۆر گرنگە ئەڵێ ئەوەی ئەو چیرۆکی لە کتێبەکەیە خوێندمەوە باز لەوە دەکا خێزانێک بوون لە گوند کچەکەیان قۆناغی متەوەسەط تەواوەکات ئەچێتە قۆناغی زانکۆ دڵیان نایە بە تەنها بینێرن بۆ ئەو لە شار و بچێتە زانکۆ و بچێتە ئەوەوە بچێتە ناو داخلی ئەوانەوە ئەڵێن خۆمان هەچێکمانەیە ئیفرۆشین و ئەچین بۆ شار لەگەڵ کچەکەمانە چوون بۆ شار لەگەڵ کچەکەیانە خانوویان گرت و ئەوانە چوون بۆ شار ساڵی یەکەم کچەکەیان هەر تەبیعی بوو کێشەی نەبوو ساڵی دووەم سەیریان کرد تۆزی هەڵسوکەوتی گۆڕاوە ساڵی سێهەم نەک زیاتر گۆڕاوە سەیرەکە لە دەرەوە بۆ نمونە ڕەفیقەکانیانەوێ بچن بۆ گەشتێک بە ناوی گەشتی زانستی بەس بچن شەو بمێننەوە دایک و باوکی نایاڵن ئەم لە جیاتیەوەی بڵێ ئەو شتە جوان نییە باش نییە لەگەڵ ئێمەیان ناگونجێ لەگەڵ کەلتوری خێزانەکەمان ناگونجێ ئەڵێ نەوەڵا ئەمە هێنە دایک و باوکی من خراپن بۆ هەموو دایک و باوکەکانە یاڵن بۆ تۆ نایەڵی ئێوە خراپن ئەمجا دێت لە لای ڕەفیقەکانی زەمی دایک و باوکێکە کە دواکەوتون پێشکەوتونین یعنی وای لێ هاتووە ئێستا وەکەوەی کە لە ئەوروپا هەیە کچ کوڕ هەری ترەوە چووە قۆناغی متەوەسڵ و 12 ساڵی هەر خۆیان بە بەرنامە ئەیان بن بۆ وڵاتان ئەیان بن بۆ شوێنە دوورەکان ئەیان بن بۆ خێوەتگە چەند کات دەمێننەوە جارێت بەتایبەت جاری وایە خێوەتگەکانیش تێکەڵن یعنی بەو شێوەیە نییە وەڵا ئەمە لای کچەکە گەشە سەندن و بەرەو پێشچوونە ئەگەر بچێتە دەرەوە شەویش بمێنێتەوە دایکەکەشی نەزانێت بۆ کوێ ئەچێ هاوڕێکانی کێن تا وردە وردە ئەمە وای لێکات ئەهان جیاوازیەکی بیرکردنەوە لە بینی مناڵەکە و کچەکە و خێزانەکەیان دروستە بێ دوایی وای لێت ئەڵێ هەر پرسیشیان پێ ناکەن با بزانم چیەکەن با بیکەن کەواتە دایکەکە ئەرکی سەرشانیەتی پێشەوەی مناڵەکە بگاتەوە قۆناغی کە قۆناغێکی هەستیارە چەپک و ڕاست یا چەوت و ڕاست لێک جیانەکاتەوە ئەبێ ئەم فێری کات چۆن جیایەکاتەوە چی لای ئێمە بەهایە چی لای ئێمە ئەبێ بەرەو ڕووی بڕۆین چی ئەبێ لێی ڕاکەین دوورکەوینەوە بۆی ئەڵێم ئێمە ئێستا تووشی سەر لێ شێواوی بووین چونکە سیرەکەی گەنجەکان بەرەو شتگە لێکەڕۆن کە لای ئێمە ناپەسەندە بۆی ئەڵێن لەگەڵ ئەوەی چەندین ڕێکخرا و ئێستا هاتووەتە هەرێمی کوردستان و ئیشەکەن و چەندین ڕێکخراوی ژنانی و چی بەڵام سیرەکەی تند و تیژیەکان زیادیان کردووە لەبەرەوەی کۆمەڵێ شتیان هاوردە کردووە کە لەگەڵ بەها باڵاکان و بەها ئەخلاقیەکان و بەها ڕەوشتیەکان و پەروەردەی ڕەسەنی کۆمەڵگەی ئێمە یەک ناگرێتەوە و هەر شتێکیش ئاسان بێت هەستی کچەکان زیاتر بوروژێنێت ئەمان زیاتر بەرەو ڕوویەچن هەستی گەنجەکان زیاتر بوروژێنێت زیاتر بەرەو ڕوویەچن بۆیە تووشی تێکچوونی ناسنامەی خۆمان بووین ئێمە چۆن بتوانین پارێزگاری لە ناسنامەی خێزانی خۆمان بکەین لە ناسنامەی کۆمەڵگەیی خۆمان بکەین لە ناسنامەی ئاینی خۆمان بکەین ئەرکێکی گەورە لە سەرشانی خێزانە بۆ بەتایبەت لە سەرشانی دایکە کە ناسنامە و ڕەسەنایەتی خێزانەکەی بناسێنێ بە کچەکەی بناسێنێ بە کوڕەکەی و ڕێگاکانی سەرکەوتن گەشەکردن بەرەو پێشچوونی پیشان بدات ئەگەر گەورەترین دکتۆر باشترین دکتۆر زیرەکترین دکتۆر بی بەڵام پەروەردەی ڕەوشتی و ئەخلاقی نەکرابی هیچ ناهێنێت نابێتە ئەو سەدەقە جاریەی کە ئەبێت لە داهاتوە بێتە سەدەقە جاریە بۆ باوک و دایک زۆر شوێن چوین زۆر شوێنمان بینیوە هەموو جارە بە مناڵەکانی شمەڵێم
بەرهەمی ئیمان بیر و باوەڕ ئیسلام تەنانەت لە ناوەندە زانستی و ئەکادیمی و پزیشکیەکانی شائبینین. ئەچیتە لای پزیشکێک کە دوورە لەخوا، دوورە لە دینداری و ئیسلامەتی، 4 کەس لە عەیادەکەیان نییە. ئەچیتە عەیادەکەی دکتۆر عەبدولواحید تەمەن درێژ بێ ئینشاءڵڵا، سەیرەکەی 300 کەس لە ڕیزا وەستاوە لە وڵاتانی عەرەبی، وڵاتانی دەرەوە و ئەوروپا و حتا شارەکانی تری عێراق دێن لای ئەم چارەسەر وەرەگرن. متمانەیان پێیەتی. ئەمە بەرەکەتی ئیمانەکەیە، ئەمە بەرەکەتی دینە. کابرا لە ئەوروپا دێتەوە بە حساب پرۆفسۆرە، یانەوێت سێمینارێک کۆڕێکی بۆ بکەن، 4 کەسیان بۆ کۆ نابێتەوە. بەڵام بانخوازێک هەر ئەوەندەی کاڵێن ئەوە بانخوازێک و کۆڕێکی هەیە و سێمینارێکی هەیە، سوپاس بۆخوا بە سەدان کەس لە دەوری کۆ بنەوە. کەواتە تا ئێستاش لە کۆمەڵگەی ئێمەیە لە ناو جەماوەرە کۆمەڵێ بەها هەیە زیندوون بە زیندوی ماونەتەوە. هەر ئەمڕۆ من سوپاس و پێزانیم دەستخۆشیم هەیە بۆ ئەنجومەنی سۆرانی خوشکان کە ئەو خوشکانە و ئەو دایکانیان لێرە کۆ کردوتەوە کە پێکەوە دەردەشەیەکی بارودۆخی خۆمان بکەین. کۆکردنەوەی ئەو کۆمەڵە دایکە ئاسان نییە. ئەمە بەرهەمی ئیستیقامەتە، ئەمە بەرهەمی ئیمانە، ئەمە بەرهەمی خۆشەویستیمانە بۆ دینی خوای پەروەردگار، ئەمە بەرهەمی خۆشەویستیمانە بۆ پێگەی خۆمان وەک دایک. ئێمە دایکین، ئەمانەوێت بزانین چی بکەین. تا زیاتر فێربین بۆ خۆناسین هێشتا کەمە. تا زیاتر فێربین بۆ نیشاندانی ڕێگە باشەکانی سەرکەوتنی خۆمان و مناڵەکانمان هێشتا کەمە. تا زیاتر بخوێنینەوە کەمە. تا زیاتر گوێ بگرین هێشتا کەمە. بۆ ئەوەی بتوانین لەگەڵ ئەم گۆڕانکاریانەدا کە زۆر سەریعن هەنگاو بنین و تەنها پەروەردەکەمان نەبێتە تەنها پەروەردەیەکی جەستەیی، واتە تەنها نەبێتە فێرکردن، بەڵکو ببێتە چی؟ ببێتە پەروەردەکردن، ئەخلاق و ڕەوشتی جوان. قەولێکەیە چیرۆکێک ئەڵێ باوکێک زۆر کوڕێکی هەبوو زۆر لەگەڵی ماندوو بوو، دوایی سەیری کرد هەر ئەم مناڵە هەر لارە، یعنی هەر ڕاز نابێتەوە، وتوێتی بڕۆ تۆ قەت نابی بە پیاو. وەڵا دوایی ئەچێ کوڕەکە ئەخوێنێ، هەر ئەخوێنێ فێرە بێ، دوای ئەچێتە دەرەوە ئەخوێنێ بە سپۆنسەری حکوومەت و دەسەڵاتەکەی، ئەچێتە دەرەوە خوێنەواریەکە بێت و شەهادە وەرەگرێتوانە کە دێتەوە ئەیکەن بە پارێزگاری شارەکە. لە پشت مێزەکەیەوە دانیشێ و بە فیز و تەکەبورێکەوە جەڕەسێک لێدا ئەنێرێ بە شوێن باوکەکەیە، ئەڵێ بچن بیهێن با بمبینێ بزانە بووم بە پیاو. وەڵا باوکی ئەهێن و کە یێتە ژوورەوە ئەڵێن ئەوە پارێزگار ئیشی پێێتە، ناڵێن کوڕەکەتە، ئەڵێن ئەوە پارێزگار ئیشی پێێتە، هێنە وەرە بزانین چی بانگی کردووی. وەڵا کە ئەچێتە ژوورە کوڕەکەی خۆی ئەبینێ، ئەڵێ ها باوکە تۆ تو قەت نابێ بە پیاو، ئەوە نییە بووم بە پیاو، بووم بە پارێزگاری ئەم شارەش و هەمووش کەس لە ژێر دەستی منایە بە تەنانەت تۆش. ئەمجا ئەویش ئەڵێ ئەمجا ئێستا ئەزانم قسەکەم ڕاست بوو، هەر نەبووی بە پیاو، چونکە ئەگەر پیاو بوویتایە کە هاتیتەوە یەکەم جارە هاتیتە ماڵەکەی خۆت، ئەهاتی دەستی منە ماچە کرد، ئەمجا لەوێ پێتەوتم ئێستا ئەزانم کە نەبووی بە پیاو، لەبەرەوەی تۆ ئەگەر ڕەوشتت هەبوایە، ئەگە بووبوویتایە بە پیاو ڕەوشتت بەرزە بوو. لە دینەکەی ئێمەیە یەکەم شت کە تەوسیەمان پێیەکات چییە؟ چاکەکردنە لەگەڵ باوکو دایک، نەک فیز و تەکەبورکردن بەسەریە، نەک پۆزدان بەسەریە. ئەگەر بوویتە دکتۆر، موهەندیس، هەر پلە و پۆستێک وەرەگری، ئەوە لە سایە و سێبەری ڕەنج و زەحمەت و ماندووبوون و شەونخوونی و برسێتی و تونیەتی
دایک و باوکتە نەک خۆت ئەڵێن پندێکی کوردیمان هەیە ئەڵێ وا ئەزانێت لە پڕێک بووە بە کوڕێک لە پڕێک بووە بە کوڕێک نەگەوەی ڕەنجی لەگەڵ کێشرا بێت و زەحمەتی لەگەڵ کێشرا بێت و ماندووبوونی لەگەڵ کرابێت کەواتە خوشکانی عەزیز دایکە خۆشەویستەکانم هەروە گوتمان ئەرکی باوک لە خێزاندا بەرپرسیارەتیە بەڵام ئەرکی دایک لە خێزاندا چییە؟ هاوسەنگی واتە ئەبێت هاوسەنگی لە خێزانەکەیە بپارێزێت ئاشنا بێت بە کاری چاکە و چاکەکاری چونکە ئەگەر نەزانێت لە خێزانەکەیە هاوسەنگی بپارێزێت ئەرک و مافەکان لێک گیان نەکاتەوە نەزانێت کامە ئەرکی خۆیەتی کامە ئەرکی هاوسەرەکەیەتی کامە ئەرکی مناڵەکەیەتی کامە مافیەتی ئێستا شتێک هەیە بە ناوی پەروەردەی ژەهراوی کە ئێستا زۆر هەستی پێیەکەین زین پەروەردەی ژەهراوی چییە؟ پەروەردەی ژەهراوی ئەو پەروەردەیەیە دایک و باوکەکە مناڵەکە وا پەروەردەکەن کە ئەمانە بنە بەردەستی مناڵەکە ئەمە بێتە شا ئەوانە بنە ڕەعیەت مناڵەکە بێتە شا ئەوانە بنە ڕەعیەت چۆن ئەوەی کە ئێسەر لە زۆربەی خێزانەکانە بەدیەکرێ ئەوەی داوای ئەکا بۆ یەکەن هەر داوای هەرچیەکا بۆ یەکەن واتە مناڵەکە نابیسێ هەرچێکی وت بەسەر چاو بەس ئەمە غەڵەتە مە پەروەردەی ژەهراویە ئەبێ مناڵەکە هەندێک جاریش ببیستێ لە شوێنێکا کە زانیت داواکاریەکەی لەگەڵ تۆ لەگەڵ بژێوی تۆ لەگەڵ واقعی خێزانی تۆیان ناگونجێ بێ بڵێ نە هەروەکۆی کە جاری وایە کچەکە داواکە بچێ بۆ حەفلەیەک تێکەڵە لە دەرەوەی شارە ئەمە لەگەڵ بەهاکان و ناسنامەی خێزانی تۆیان ناگونجێت ئەبێ بڵێ نە نایە بڵێ لەبەرەوەی دڵی کچەکەم نەیەشێ با بڕوە دایکە ئازیزەکان خاڵێکی تر جیاوازی نەکردن جیاوازی نەکردن لە بینی مناڵ دایکە بێ هاوسەنگ مامەڵە بکا لەگەڵ مناڵەکانیە لەگەڵ هەموویانە بە یەک مەسافە بوەستێت بە هیچ شێوەیەک فەزڵی مناڵێکی تر نەدرێ بەسەر مناڵێکی ترە بە هیچ شێوەیەک فەزڵی کوڕ نەدرێ بەسەر کچە ئەگەر فەزڵی کچ بن بەسەر کوڕا قەی ناکە بەڵام فەزڵی کوڕ مەدەن بەسەر کچە بە هیچ شێوەیەک ئەبێ بزانین پەروەردە و فێرکاری تەندروست ئەوەیە کە تەنها بە فێرکاری نەوەستین ئەبێ پەروەردەش بکەین ئەبێ ئەومان لەبیر بێت کە هێزی گەشە سەندن بەرەو پێشوون سەرکەوتن لە پەروەردەیە واتە ئاکاری جوان بێت هەڵسوکەوتی جوان بێت ڕێز لە گەورەتر لە خۆی بگرێت ڕێز لە مامۆستاکەی بگرێت بۆ نمونە مناڵەکە لە مەکتەبێتەوە بەدایکیڵێ وەڵام دەرەجەم خراپ بوو ێ باش وەڵی خەدای مامۆستا بوو پرسیارەکانی قورس بوو ئەوە بوو ئەوە بوو نابێت دایکەکە بچێتە پاڵی بە هیچ شێوەیە نابێت دان بەوە دابنەی کە کەم تەرخەمیەکە لە مامۆستایە بچۆ بە دوواداچوون بکە بزانە وایە خاڵێکی تر کە زۆر گرنگە وە خۆم بەڕاستی پێتان بڵێم زۆر لە ژیانی خۆما تەجروبەم کردووە مناڵەکەم لە هەر مەکتەبێک بوو بێ بەقەی مامۆساکەم لەو مەکتەبە دەوام کردو هەموو جارێ مدیرەکانیان و وەڵا دایکی سیما و سۆما بەقەی ئەمە دەوامەکە لە مەکتەبێک کوڕەکەم لە مەکتەبێک بوو دوایی وایان نەزانی من مامۆسام لەو مەکتەبە ئەوەندە ئەچوو یعنی ئەبێ لەگەڵ قوتابخانەیە دانەبڕێن چونکە قوتابخانە و ماڵەوە پێکەوە تێکن قوتابخانە و ماڵەوە پێکەوە تەواوکاری یەکترن جاری وا هەیە من مامۆستام وەڵڵاهی 4 جارە نێری بە شوێن دایکی تەڵەبەیەکە نایەت ئەخن نابێت ئەبێ بچی سەردانی قوتابخانەی مناڵەکەت بکەی بە تایبەت قوتابخانەی کچەکەت بزانی
یعنی کەچووی بەس مەپرسە لە کوردیا چۆنە لە بیرکاریا چۆنە لە زانستا چۆنە پێش هەموو شت لێی بپرسە بزانە هەڵسوکەوتی چۆنە ئاکاری چۆنە ئەخلاقی چۆنە مامەڵەی چۆنە لەگەڵ مامۆستایە شێوازی دانیشتنی چۆنە شێوازی جلوبەرگی چۆنە یعنی ئەمڕۆ کۆمەڵە دیاردەی نامۆ لە قوتابخانەکان پەیدا بوون ئەگەر دایکان و باوکان جاری وا هەیە یعنی بەڕاستی ستافی قوتابخانە بێزارە بن ئەوەندە ئەنێرن بە شوێن دایکانە و بە شوێن باوکیانە نایەن و ڕۆژێک لە قوتابخانەیەک دیاردەیەکی نامۆمان بینی تەلەفۆنمان کرد بۆ دایکی کە چیز هات بەلایە زۆر ئاسایی بوو ئێمە بەلامانەوە ئاسایی نەبوو کچەکە سواری سیارەیەک بوو لەگەڵ یەکێکا ڕۆشت بوو ئاگادارمان کردەوە ئەقەی ناکە مامۆستایی ناسین دراوسەی خۆمانە کوڕی فڵان مەسوولە تێگەن کەواتە ئەبێ دانەبڕێن لە قوتابخانە یەکەم جار کە قوتابخانە ئەکرێتەوە سەردانی قوتابخانە ئەەکەی مدیرەکەی ئەناسی معاونەکەی ئەناسی مامۆسای پەروەردەیەکەی ئەناسی ڕێبەری پەروەردەیەکەی ئەناسی یەکەیەکە مامۆستاکانی ئەناسی مانگی جارێ سەردانی قوتابخانەکەی بکە لە هەڵسوکەوت و ئاکار و ڕەفتاری کچەکەت مناڵەکەت دڵنیا بەرەوە یعنی جاری وا هەیە دابڕانێکی زۆر ئەوەی کە من هەستی پێەکەم لە بینی خێزانەکان و قوتابخانەکاندا هەیە زۆر جار تۆ لەبەر خۆشەویستی مناڵەکە زۆر شت هەیە نایبینی تەرکیزی لەسەر ناکەی بەڵام گرنگە بێ ئاگاداری ئەوە بی خاڵێکی تر زۆر گرنگە کە ئێمە زۆر باسی ئەڵێن بەها باڵاکانی کۆمەڵگەی کوردەواری و بەها باڵاکانی خێزانەکان و بەها ئەیە بزانین ئەم بەهایانە چی ئەم بەهایانە هەروەک لە سەرتاوە باسم کرد لە عەقیدە و بیرروباوەڕی ئێمەوە سەرچاوەیان گرتووە بۆ نمونە ڕازگۆیی بەهایە بەخشین بەهایە لێبوردەیی بەهایە کەزمی غەیز بەهایە باشە ئەنجامدانی عیبادەتەکان بەهان باشە عیبادەت لە کاتی خۆیان بەهایە ئاشنابوون بە قورئانی پیرۆز بەهایە ئاشنابوون بە ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەهایە یعنی تۆ دەستەبەرێک بکە ئەمجا بزانین لە خێزانەکەی خۆتە چەندە لەم بەهایانت بەلاوە گرنگە جاری وا هەیە مناڵەکە شتێکە بیسێ ئەوە جوێنی پێدا مەڵێم جوێنی پێیای چی یعنی شتێکی زۆر بەسیتە لای ئەم جوێنە چونکە نەیبیستووە کەواتە دوورکەوتنەوە لە جنێ و لە قسەی ناشرین دوورکەوتنەوە لە سیرکردنی بەرنامەی بێئامانج بەرنامەی مهزیل کە ئێستا لە کەناڵەکان زۆر بوون کە کۆمەڵێ بێئەخلاق و کۆمەڵێ کەسی دوور لە بەها ئەخلاقی و ڕەوشتیەکان ئەمڕۆ بوونەتە دەسەڵاتداری میدیایی لە کوردستان و کۆمەڵێ شت و دیاردەی نامۆ بڵاوەکەنەوە بەبێ سانسۆر کە ئەمە بەهاکانی لەناو خێزانەکانە شێواندووە و بۆتە هۆی تێکچوونی شیرازەی خێزان بەرزبوونەوەی ڕێژەی تەلاق بەرزبوونەوەی گرفت و کێشە خێزانی کۆمەڵایەتیەکان خاڵێک کە ئەبێ زۆر وریابین کاڵم دایک ڕۆڵی پاراستنی هاوسەنگی هەیە واتە نابێ بێڵێ پێکدادان لە ناو خێزانە دروست بێت زۆر جار کوڕەکە هەڵسوکەوتێکەکە باوکی بەدڵی نییە کچەکە هەڵسوکەوتێکەکە باوکی دایکی بەدڵی نییە باوکی بەدڵی نییە ئەبێ دایکەکە ئەلێرەیە ببێتە دادوەر ببێتە حاکم بزانە حەقەکە لای کێیە بزانە چی پێشێل کراوە چ بەهایەکی خێزانی پێشێل کراوە کە پێکدادانی دروست کردووە ئەها جارانە یانوت پێکدادانی شارستانیەتەکان ئێستا هەمانە ئێمە لە کوردستان بەڕاستی پێکدادانی شارستانیەتمان هەیە پێکدادانی ئەخلاق و بەها و ڕەوشتە پەسەندەکانمان هەیە یەکێک لەو دیاردانەی کە ئێستا ئەمڕۆ زۆر پەرەیسەندووە بۆ نمونە واسیێنانی قوتابیانە لە خوێندن بۆچی ئەڵێ بۆ بخوێنم سوودی چییە خۆ نابم بە هیچ دا نامەزرێم یخۆ خوێندن تەنها بۆ دامەزراندن نییە بۆ گەشە سەندنە بۆ بەرەو پێشچوونە بۆ تێگەیشتنە کەواتە ئەرکی دایکە کە
نەهێڵێ مناڵەکەی نەخوێنەوار بێ، چونکە لە پێوەری ئێمەدا، لە پێوەری مرۆڤبوونی ئێمەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکەم ئایەت کە بۆی دابەزی سوورەتی چی بوو؟ اقرأ باسم ربك الذي خلق. کەواتە بۆ ئەوەی بتوانیت لەو سەردەمە و هەتا داهاتوو کەسێکی سەرکەوتوو سەربەرز بی، ئەبێ دانەبڕی لە خوێندن و خوێندنەوە، چونکە یەکەم پەیامی خۆی پەروەردگار بۆ پێغەمبەری نازداری ئیسلام چی بوو؟ سوورەتی ئیقرا بوو. لە سوورەتێکی ترا خۆی پەروەردگار نون والقەلەم وما یەسطوڕون سوێن بە قەڵەم ئەخوات، ئەوەی کە قەڵەم نیگارشیەکە. واتە خوشکە ئازیزەکانم، ئەگەر ئێوە بتوانن پەروەردەیەکی باشی کەڵی مستەدام واتە بەردەوامتان هەبێت بە پێی قۆناغە جیاوازەکانی تەمەنی مناڵەکانتان، ئەتوانن ڕێکارەکان و ڕێگاکانی گەشە سەندن و سەرکەوتن نەخشەی بکێشن بۆ مناڵەکانتان. ئەها ئێستا بۆ نمونە تەوێ بچی بۆ شوێنێک، بەرنامەیەکی لە ناو مۆبایلەکانتانە پێڵین GPS، GPSەکە و داگرسێنی ئەڵی لۆکەیشنم بۆ بنێرە ئەڕۆم بۆ ئەوێ. خۆی پەروەردگاریش بە مرۆڤەکان ئەڵێ چی؟ ئینا هەدەیناه السەبیلە ئیما شاکرا و ئیما کەفوورا. ڕێگە و تەریقی پێ پیشان داوین، ڕێنیشاندەریشی بۆ ناردوین کە پێغەمبەری ئیسلامە سەڵات و سەلامی خۆی لەسەر بێ، بەرنامە و پرۆگرام و یاساشی بۆ ناردوین. لەسەر ئەو بەرنامە و پرۆگرام و یاسایە بڕۆین، بەڵام بەمەرجێ خۆمان لێی شارەزابین، ئەتوانین بەشێک بین لە سەرکەوتن و سەربەرزی و بەرەو پێشچوونی مناڵەکان و ڕۆڵەکانمان. خاڵێک کە زۆر گرنگە، من زۆر جار لە گەڵ قوتابیەکانە باسی یەکەم، هەڵسوکۆتی مناڵەکەت کە ئەبینی لە هەرکوێ بێت. جاری وهەیە لە ناو خێزانێکی ترایە، لە ماڵێکی ترایە، لە دراوسەیە، لە ناو بازاڕە، لە قوتابخانەیە، شێوازی قسەکردنی، هەڵسانی، دانیشتنی، مامەڵەکردنی، ئەڵێ چی؟ ئەڵێ وەڵا ئەوە نوێنەری خێزانەکەیەتی. کەواتە هەر خێزانێک چ شتێک تایە بەهای باڵا بێت لە مناڵەکەیان ڕەنگەداتەوە، و ئەگەر ڕەنگی نەدا بۆ ئەوە کەم تەرخەمی لە خێزانەکەیە، لە دایک و باوکەکەیە. کەواتە بێ دایکان بەشێک بن لەوەی بەها باڵاکانی خێزانەکەیان بناسێنن بە مناڵەکانیان و هەوڵ بدەن لە خۆیان ڕەنگ بداتەوە بۆ ئەوەی لە مناڵەکەشیان ڕەنگ بداتەوە. و ئەوەی ئەمڕۆ ئێمە بەدەستیەوە ئەناڵێنین تێکچوونی بەهاکانە، چونکە دڵنیابن لای گەنجێکی ئەوروپی بەها شتێکی ترە، لای گەنجێکی ڕۆژهەڵاتی بەها شتێکی ترە. بۆ ئێمە کچەکانمان کە ئەگەنە تەمەنی باڵغ بوون، بەهاکە ئەوەیە ئاشنا بوو بێت بەو ئەمرانی کە خۆی پەروەردگار پێی کردووە، کە پۆشینی حیجابە، کە هەڵس و کەوتێتی، کە جێبەجێکردنی عیباداتە لە نوێژ ڕۆژوو، و ئەوەی کە پێویستە بۆ هەر کەسێکی باوەڕدار و ئیماندار. کەواتە جێبەجێکردنی بەهاکان پێویستی بە چییە؟ پێویستی بە هەڵسەنگاندن و بە دوواداچوونە. ڕۆژانە متابعی کچەکەت بکە، کوڕەکەت بکە، مناڵەکەت بکە، بزانە فەڕایزەکانی جێبەجێ کردووە یان نا، چەندی جێبەجێ کردووە، ئایا سونەتەکان چەندە جێبەجێ ئەکات، ئایا ئاشنایە پێیان، ئاشنات کردووە پێی یان نا. و ئەمە ئەتوانم بڵێم کۆمەڵێ سیلسیلە سێمیناری بەردەوامی پێویستە
چونکە خۆشمان پێویستمان بە تەزکیرە، بە یاداوەری، بە فێرکردن، بەوە بیرهێنانەوە، بە ئاشناکردن، بە ناساندنە. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.